ئۆپۆزیسیۆن لە یەکەم گەڕی ململانەی هەڵبژاردن لە نێوان پارتی و یەکێتیدا ون بوو. بۆچی ئۆپۆزیسیۆن لە ململانێ چارەنووسسازەکان ونە؟ ناکۆکی نێوان پارتی و یەکێتی لەسەر خاوەنداریەتی هەولێر هیوێکی دیکەی دۆخی هەڵبژاردننی ئەمجارەی دەرخست، ئەویش لاوازیان بوو لە ئاز ئەو ناکۆکیە. بە جۆرێ قسەی ئەوان نەیتوانی کاریگەریەکی ئەوتۆ لە ساعەکە و لەسەر بۆچوونی خەڵک دروست بکات. ئەوزارە هەولێر وەرەگەینەوە، ئەگە بچن لە مەریخی هەولێری وەگرنەوە، ئەگەنا لەو خاکە جوانەی کە قەڵاو منارێ بە حەیاتی وەرناگرنەوە. بەپێی چاودێران ئەوەی ڕوویدا دەکرێت وەک تاقیکردنەوەیەکی سەرەتایی سیر بکرێت بۆ هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردن و ململانەکان بە جۆرێک بەو شێوەیە بڕوات ناتوانن کاریگەریەکی ئەوتۆ دروست بکەن. هاوشێوەی هەڵبژاردننی پێشوو جارێکی دیکە ململانەی سەرەکیەکە دەکەوێتەوە نێوان پارتی و یەکێتی. ململانەی ئۆپۆزیسیۆن جارێکی تر دەکەوێتەوە ناوخۆیە. پێشتر دەستگای ستاندەر هۆشداری ئەوەی دابوو کە بۆ ئەوەی ململانەی حەقیقی بکەوێتە نێوان دەسەڵات و بەرەی خەڵکی کوردستان پێویستە ئۆپۆزیسیۆن لە دەوری یەک پرۆژە و لیستی هەڵبژاردن کۆ ببێتەوە. ئەو کات هێزەکان بەیەکەوە دەتوانن ململانەیەکی حەقیقی لەگەڵ دەسەڵات دروست بکەن. چاودێران پێیان وایە پەرتەوازەیی ئۆپۆزیسیۆن و بچووکردنەوەی ململانەکانی قۆناغەکە لە نێو خۆیان دەرفەتێکی گەورەی لەدەست خەڵک داوە. بەو پێش بێت ئەگەر ئاڵوگۆڕیەکە لەو هەڵبژاردنە دروست ببێت زیاتر دەکەوێتە ناوخۆی دوولایەنەکەی دەسەڵات. لە کاتێکدا لەو هەڵبژاردنە دەرفەتی ڕاستەقینە بۆ ئاڵوگۆڕی دەسەڵات لە بەرژەوەندی ئۆپۆزیسیۆن و خەڵک هەبوو.